پێشڕەویی کرێکاران لە مەسیری بڕینی ڕیشەی پەیمانکاراندا. گۆڕینی بارودۆخ ڕەسمیبوون و یان بەستنی قەراردادی ڕاستەوخۆ بۆ بەڕەسمیبوون یەکێک لە خواستە سەرەتاییەکانی کرێکارانی بەشی دەوڵەتی و خصوصیە. ئەم خواستە ساڵهایە لەلایەن ژنان و پیاوانی کرێکارەوە هاتۆتە گۆڕێ و لەم دوایانەدا لە بەیاننامەکانی کرێکارانی پەیمانی نەوت و پێتڕوشیمەکاندا بە شێوەیەکی دیارتر باسی لێکراوە. چەند ڕۆژ لەمەوبەر کرێکارانی پێترۆشیمی ڕێجاڵ لە ناوچەی تایبەتی ئابووری لە پارسی جنوبی دووبارە ئەم خواستەیان هێنایەوە سەرەوەی خواستەکانیان. لەو کاتەوە کە کرێکاران لە ڕێگەی خەباتی خۆیانەوە لەسەر وەدی هاتنی خواستی پێدەسەڵاتکردنی پەیمانکاران پێداگریان کردووە، کاربەدەستانی حکوومەت لە دوو قۆناغدا بەکایە پێکردن و دانی بەڵێنی بێناوەرۆک هەوڵیان داوەتا کرێکاران بە لوتفی باڵاییەکان هیوادار بکەن و لە خەباتی ڕاستەوخۆ و کاریگەریان ڕێگری بکەن. وعدە و بەڵێنی درۆیینی کاربەدەستان لەوانە مەجلیس نشینان لەم ڕۆژانەدا کە خەباتی کرێکاران و ئاکسیۆنە کرێکاریەکان لە پێناو ئەو خواستە و لەسەر بەستێنی هاوسەنگی هێزی باشتردا لە ئارادایە زیاتریش بووە. وەلی ئیسماعیلی سەرۆکی کۆمیسیۆنی کۆمەڵایەتی مەجلیس ڕۆژی چوارشەممە 15 مانگی بەفرامبار لە وتووێژ لەگەڵ ئیلنادا وتی کە گەڵاڵەی ڕێخستنی دامەزراندنی کارمەندانی دەوڵەت کە لە مانگی خەرمانانەوە لە کۆمیسیۆندا لەژێر لێکۆڵینەوەدا بووە سەرنجام پەسەند کراوە و بۆ بڕیاردانی نهایی ڕەوانەی مەجلیس کراوە. ئەودان بەوە دادنێت کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کارشکێنی زۆر بووە، هەڕەشە و تەماع وەبەرنان زیادیان کردووە، بەڵام لەو جێگەیەوە کە بیرۆڕای گشتی و میلیۆنان بنەماڵە بە جددی پێیگیری ئەم گەڵاڵەیەن لە کۆمیسیۆندا پەسەندیان کردووە. هەواڵنێری ئیلنا لە ناوبراو دەپرسێت ئایا بێدەسەڵاتکردنی پەیمانکاران و واسطەکان لە 100% بەکردەوە دەردێت؟ ئایا دەتوانین هیوادار بین کە بە پەسەندکرانی ئەم گەڵاڵەیە هەموو پەیمانکاران لە پیشە مستەمەڕی و دائمیەکاندا بێدەسەڵات دەکرێن؟ ناوبراو لە وڵامدا دەڵێت بەڵێ، مادەی شەشی ئەم گەڵاڵەیە باز لەوە دەکات کە هەموو ئەو کەسانەی کە لە ڕێگەی پەیمانکارانەوە دامەزراون بە یەکجاری لە حاڵەتی پەیمانکاری دێنە دەرێ. کەوابوو پەیمانکاران بە تەواوی بێدەسەڵات دەکرێن و کەسانێک کە دەیانەوێت کار بکەن چ بە شێوەی قەراردادی و چ بە شێوەی ڕسمی دەبێت لەگەڵ خودی ڕێکخراو یان ناوەندەکە قەرارداد بەستن. لە ڕاستیدا یەکێک لە تایبەتمەندیە گرنگ و ئەریەنیەکانی ئەم گەڵاڵەیە لابردن و بێدەسەڵاتکردنی پەیمانکارانە. بەداخەوە پەیمانکاران کەوتونەتە نێوان ڕێکخرا و هێزی کارەوە و زۆرێک لەو کێشانەی کە ئەمڕۆ هێزی کار هەیەتی لەم واستە و پەیمانکارانەوە سەرچاوە دەگرێت. ئیتر قەرار نییە هیچ واستەیەک بکەوێتە نێوان هێزی ئینسانی و ڕێکخراوەکانەوە. ئیسماعیلی لە وڵام بە پرسیارێکی دیکەدا دەڵێت کە ئەو پەیمانکارانەی کە لە دەوڵەت یا خەزێنە پارە وەردەگرن و لە نێوان هێزی کاردا بڵاوی دەکەنەوە لەسەر کار لا دەبردرێن. ناوبراو تاکید دەکات ئەم گەڵاڵەیە ئەوانە دەگرێتەوە کە لە ئێستادا خەریکی کارن و یان دوای پەسەندکرانی ئەم گەڵاڵە دەست دەکەن بە کارکردن. پاش پەسەندگرانی گەڵاڵەکە تەنیا دوو جۆر قەراردادمان دەبێت، یەکیان قەراردادیە و ئەوی تریان ڕسمیە. لەو 17 جۆر قەراردادێک کە لە ئێستادا بوونیان هەیە لەوانە 89 ڕۆژە و ئەرکەکانی سالس و یەکمانگە و هیتر هەر هەمویان وەلا دەخرێن و تەنیا دوو جۆر کاری قەراردادی و ڕسمیان دەبێت. ئیلنا لە درێژەدا دەنووسێت کە ئەم دوو جۆر قەراردادا بەم شێوەیان: ئەلف دامەزراندنی ڕسمی بۆ پیشەی حکوومەتی، بێ دامەزراندنی پەیمانی بۆ پیشەی غەیرە حکوومەتی دائیمی. ئەم هەواڵنێریە هەروەها تاکید دەکات کە لە پیشە حکوومەتیەکاندا دامەزراندنی کاتی بەگشتی قەدەغە دەکرێت. لە تێبینی یەکی ئەم گەڵاڵەیەدا هاتووە ئەو کەسانێک کە بۆ پیشەی حکوومەتی بەکاردەگیرێن پاش سەرکەوتن لە تاقیکردنەوەی گشتی و پسپۆڕی و لە قۆناغەکانی هەڵبژاردن و ڕاهێنانی سەرەتایی خزمەتدا بۆ ماوەی لانیکەم 3 و لانی زۆر 6 مانگ بە شێوەی ڕسمی و ئازمایشی خەریکی کار دەبن. ئەم هێزانە پاش تێپەڕاندنی ئەم ماوەیە و بەدەستهێنانی متمانە و توانایی پێویست بە ڕسمیدا دەمەزرێن. بەکارهێنانی هێزی کاتی بۆ پیشە حکوومەتەکان بە تەواوی قەدەغەیە. پیشەی نظامی، ئینتزامی و ئەمنیەتی پیشەی حکوومەتی باژماردێن.
باقی پیشە حکوومەتەکانی تر لەلایەن دەوڵەتەوە پێشنیار دەکرێت و لەلایەن مەجلیسی شوڕای ئیسلامیەوە پەسەند دەکرێت. بەڵام لە پیشە غەیرە حکوومەتەکاندا جۆری قەراردادەکان تەنیا پەیمانیە و یەکەمین قەرارداد پێویستە لانیکەم 1 ساڵە بێت و پاشان ماوەی قەراردادەکە بە شێوەی پەلەیی زیاد دەکرێت. بێگومان ئەم گەڵاڵەیە لەژێر گوشاری مانگرتن، ناڕزایەتی، کۆبوونەوە، نامەناردن و کۆکردنەوەی تۆماری جۆرا و جۆر دانووسراوە. وەلی ئیسماعیلی سەرۆکی کۆمیسیۆنی کۆمەڵایەتی مەجلیس لە وتوێژ لەگەڵ ئیلنا لە چەند جێگادا تاکید دەکات کە ملیۆنان بنەماڵە چاوەڕوانی پەسەندکرانی ئەم گەڵاڵەیەی مەجلیسن. بێگومان ئەم گوشارە پێویستە زیاتریش بکرێت، بەڵام نابێت لە بیرمان بچێتەوە کە تەنانەت ئەگەر ئەم گەڵاڵەیە پەسەند بکرێت و لەلایەن یاساشەوە ڕێگە پێدراو بێت بۆ بەکردەوە دەرهاتنی پێویستە حەوتخانی ڕۆستەم ببڕێت. پەیمانکاران و پشتیوانانیان دەتوانن لە یەکێک لە پێچەکانی ئەو حەوتخانەدا یاسا لە کار بخەن. لانیکەم هەڵسوڕاوانی کرێکاری لە بیریانەکە کابینەی ئەحمەدی نژادیش گەڵاڵەیەکی هاوشێوەی بردە مەجلیس، بەڵام سەرەڕای هات و هاواری زۆر بۆ زەرورەتی پەسەندکرانی بودجەیەک بۆ لێکۆڵینەوە لەسەری لە بەرچاو نەگیرا و بەکردەوە بێدەنگی لێکرا. هەروەک باسی لێکرا ئەم گەڵاڵەیە کە لە مانگی خەرماناندا ناردرایە مەجلیس بەرهەمی خەباتێکی لێبراوانە بوو کە پتر لە 100,000 کرێکاری مانگرتووی نەوت و پێترۆشیمی دەرگیری بوون. ئەم گەڵاڵەیە ئەگەر بە یاسا دەربێت پێویستە پەیمانکارانێک لە بەشی گشتی و دەوڵەتیدا بێدەسەڵات بکرێن کە خۆیان و باوکانیان بە شێوازی جۆرا و جۆر خزمەتکاری دەسەڵاتی دیکتاتۆر و ئیسلامی بوون. هەر بۆیە تەنیا بە پەرەپێدانی خەباتی کرێکاری ئێستا ئیمکانی بێدەسەڵاتکردنیان دەخڵقێت. ئەگەر ئەم گەڵاڵەیە بە یاسا بکردەوە دەربێت ڕێگای خەباتی کرێکاران بۆ وەدی هاتنی ئامانجی ڕووخێنەرانە و سۆسیالیستیان خۆشتر دەبێت.